ساڵیادی ناپاشەشی مێژوویی گەورەیە. ئەوڕۆ ساڵیادی ناپاشەشی مێژوویی گەورەیە ببوورن ئەوەیەک پێم باش بوون دە قسە و باس لەسەر ئەو ناپاچێ بکەم ئەو زانیاریانەی نەبیستراوە هەندێکەیە نەبیستراوە لای ئێمە گرنگە بەعز بکرێت باسش دەکەین. ئەو شەڕەدەوەی ئێستا دوێنەیەکێتی جێگای پرسیارە هەڵبژاردنە ئیتر هەر کەسە دێ قسە و باسی خۆی دەکا و جەماوەرەکەی خۆیان هان دەدەن، بەڵام ئێمە لە 27 ساڵی ڕابردوو هەر یەک دوو ساڵێکێتی ساڵیادی سوێکی ئابی کردەوە تا ئاشتەوایی بوو. دیارە ئەمە ناڵێن کە دەبتە ئاشتەوایی بە هەمان هەناسەی شەڕ، بەس ساڵیادەکان زۆر جار نەک ساڵیادەکان تۆ وەرەسەی کە بە سەدان کەس لەو شوون بزر کرایە لە زیندان بوونە. ئەزان هاوڕێیان یەکێتی 7500 کەسی لە سوێچ ئابتاوە هێوەربوونەوە کەوتوتە زیندان لە یەک ڕۆژ لە بۆ دەیان ساڵ کەوتوتە زیندان بەس لە هەولێرێ بەدوا چوون بۆ ئەو کە یەکێتی ئەو فشانە مەکە. بەهەرحاڵ هاوڕێیان ئەوەی دەکرێش ئەوەیە هاوڕێیان ڕووداوی سوێچ ئاب ڕووداوەکی زۆر گەورەیە بە هیچ هێزێک ناشاردرێتەوە. ئەو بەدەلیل ئەوی وەختی خۆی ئەمریکا تەدەخولی کرد و قەزیە بووە قەزیەکی میدیایی جیهانی و بەعز بوو ئەو دەمی وەکو ئێستا نەبوو. ئەو کات بەعز وەکو دوشمنی پلەیەکی خەڵکی کوردستان سەیر دەکرا پێچەوانەیە ئێستاکە کردیە نۆرمال هەر ماڵی بارزانی و یەکێتیش جەلا تاڵەبانی بڕوا بکەن هەر ڕاست کردیانە دۆسیەیەکی بەشیان ئەوەندە خەریکە شیرین بی هەم لە ڕقان هەمیش لۆی ئەو هەموو بەعسێ دێتە هەولێرێ و عزە دووری لە هەولێرێ دەمری و دەرێنیان دێت ئەو بە بەردەوام دەبی و لایەکی گەڕەکان درایتە خزمەکانی ماڵی بەعسیەکان و سەدام و ئیلە ئاخیری. ئیتر بووە بەعس خیانەتەکانیش ئەوەندە زۆر بووە هاوڕێیان ئەوەندە زۆر بووە هەموو ڕۆژێک بوویتە سوێکی ئاب بڕوا بکەن هەموو ڕۆژێک ئەستا سوێکی ئابە. هاوڕێیان بەرلەوەی بچینە سەر سوێکی ئاب چ بوو کو سوێکی ئاب دروست بوو زۆر گرنگە وە جیلێک نەوەیەک لە ناو کورت پەیدا بووە ئەگەی لە هەموو وردەکاریەکان نییە کە گرنگە ئێمە لە بۆیان باسکەین بە بیریان بینەوە هەتا لە نێوان خۆشمان هەر یەکەمان ببوورن بەشێک شتمان دەبیرمایە کە گرنگە هاوڕێیانەوانە تەزیل تۆمار بکرێ لۆ مێژوو هاوڕێیان هەر لە نەوتویەکەوە بەرەی کوردستان چون گفتوگویان لەگە سەدام کرد دوای گفتوگۆکە بە ویژدان بڵێن هەموو حزبەکان پچران جگە لە پارتی بەردەوام بوو ئەو پەیوەندیەی نەپچران. ئەوەی کەم دەمەوێت لەو زانیاریانە دیارە بە هەمومان دەمازانی پارتی هەر علاقەی مایە بەس مەسەڵەن وەکو دوکۆمنتاری وەکو بەڵگا بە برێم ناو وەکو ئەوە پارتی باشزانانی ئەو شتانی من دەڵێم ڕاست دەکەم بەس بەڵگەی لە شێ بینیم فیلمی ڤیدیۆیی شتێک ئەوە وەختێک کە پارتی بڕوخێ بەخێر بێن ناوڕێیان بەخێر بێن هاوڕێیان من هەر ویستم لە زیاتی ئەوەی تەزیل بکرێ هەر یەکسەر ڕاستە خۆ بکەم و ئەوڕۆ سوێکی ئابە ڕۆژ شومە وەکوم ڕۆژەکان بە هیوام خیانەتەکان هەمووا گەورە بکرێ ببتە مێژوو هەرچەندە ئێمە هەر چەند گەورە دەکەین خیانەتەکان هەر بەردەوامە بەس هەر نابی کۆڵ بدەین. هاوڕێیان لە نۆتیەک بدواوە کە پارتی تەنسیقی هەبوو لەگە بەعس نەیبڕی و دروشمی ئۆتۆنۆمی لە هەڵبژاردنی نۆت و دوش پارتی کۆتایی پێنەینە بۆ زانیاریتان هەتا مەسعود یەکێک لە ختابەکانی بوو ئەڵێ لە ئۆتۆنۆمی زیاتر هیچ کەمان ناداتە سەدان ئەین تەسەوڕ کە من باشم لەبیرە ئەو گوتارانە چکۆ ئەو کات وەکو ئێستا چاودێر بوون ئەو بوو شتەکان هەموو لە هێزرمان مایە نیان شارتەوە بڕۆوە ئەرشیفەکانیان دوکۆمنتەکانیان ئەوە تازە بزر نابی بە هەر حاڵ بەردەوام بوون پارتی لە پەیوەندی لەگەر بەعس هەتا لەسەر هەڵکردنی ئاڵا و
ئەوانەش لە پەرلەمان ئەگە بێتانەوە بیرمام ڕۆستەم و فرانسۆ حەریری و ئەوانە بە شەڕهاتن بۆ هەراهۆریایەک لە پەرلەمان هەتا لەسەر ڕسم مەلا مستەفاش یعنی کۆمەڵێک شەڕ بوو ئەو بەر لە شەڕی ناوەخۆی بەزیانی پارتی دژی ئاڵا بوو بۆ زانیاریتەن ئێستا خۆی دەکاتە شانازی وەخت خۆی زدی ئەو ئاڵا و ئەو شتانە بچێتیش بدایەت ها بۆ زانیاریتەن بارگای پاسۆک چونە سەری بە ئاڵای کوردستانە لە هینا خوارێ هاوران نوتیەک بە دواوە پارتی گوتم پەیوەندی نەبچڕی لە ڕێگای ئازاد بەرواری تاعاان ئازاد بەرواری جێگیری ئەوە بوو دەتوانین بە کەریم سنجاری لە ڕێخستنی تایبەت بوو ئەو کات پاراستنی پێ نەدەگوترە ڕێخستنی تایبەت ئازاد بەرواری مشریف بووە کەریم سنجاری سەرپەرشتیار بووە سەرپەرشتیاری ڕقەم یەک بووە ئەوە مشریف بووە ئیتر کەریم ئەوە مەسعود بارزانی ئازاد بەرواریم خەوەڵ کردێکە زۆری خۆشتوێ ها لەبەر ئەوەی کارێکی مخلصیانەوە کابراژی زۆر ساقیتە ها ئازاد بەرواری بەو پیری خۆت ئای ئیلایی چەند نێنیت لەک نەمەیە ئی مەسەلەی ژنان ڕۆژێک دادێ هەموو ئەوشتان بازەکەن ئەزت چ فعلی قۆڕتێ ئازاد بەرواری کورە بۆ پیری واز لە ژنان بینە بەهەرحاڵ هاوڕێیان پەیوەندی لەگەڵ بە ئەمن هەبووە کادرێکی ئەو پاراستن وەکوتم مشریفی پاراستن بوو ئەوش لەگەر مدیری ئەمنی مووسڵ مدیری ئەمنی مووسڵیش لەگەر ئەمنی عامەی بەغدایە تەنسیقیان هەبوو هەموو ئوموری تەمشیاتی پارتی کو ئێستا لە بۆ لەگەر تورکیایە وەختی خۆی لەگە عێراق بوو لەگە سەدام بوو ڕژێمی بەعس بوو داواکەیان نەبتڕی بەس قسەک نهێنی بوو لەبەرەوەی بەعس زۆر دەوەسمەچ ئەوە بوو لەو سەردەمدا بەردەوام بوون ئیتر ئەو بوو بۆ شەڕی ناوەخۆ لە شەڕی ناوەخۆ بەداخۆ کارەسا زۆر ڕوویدا کە من نامەوێ بێمە سەری ئێستا کە بازە سوێکی ئاب دەکەین ئەوە لەو ڕۆژانە بەڕاستی سەرنج بڵێم کۆمەڵکوژێکی یەکێتی بەدەستی جەبار فەرمان لە گوندی شەمیران لە سێزەی دەینەوە حەوت بەڕاستی کارەساتە بۆتان باز دەکەم بەڕاستی کارەساتە چ کارەساتێکە یعنی نوێیە لە بە هەندێکم کەس دەزانی ئەو شتانە هاوڕێیان مانجی ئۆگوستی پارتی وەزعی زۆر شەڕ بوو یەکێتی تەنسیقی لەگەر بەعس کرد تەنسیقەکەی بە ئاشکرا و بەهێز کرد دەبێ بڵێم ها یعنی ئەمە لە کوردستان بوون چەند مانگێک پێشترێ دەبابە و شەوان لە شەڕ و شت یەکێتی بانگەشەی دەکرد کە دەبابەی بەعس دێتن لەگەڵ پارتی هجوم دەکا و دەگەڕێتەوە ینی ئەوە بوو بە شەوان دەیان کرد نەک بە دزی پارتیش گوت زۆر خۆش بوو نوکتەکەی ئەوەندە گەورە و درۆزمانە بوو دەیگوت وەڵایی ئەوە تار ئەوە هەندە مەشهور بوو هاڕانەوە دەیانگوت وەڵا هەندەم دەڕاو دەبابەمان لە ئوکرانیا کڕیا ئەوانن ئەو دەنگە ئەو شتانە ئەکورە باوە لە ئوکرانیا بە چ دەگاتە هەولی مەسیفی پڕوا بکە لە کۆبنەوەی حزبەکان کە چوونەگە مەسیف دادنیشتن پێیان گوتن فرانسۆ عەریری و پاردی لە ئوکرانیامان کڕێ 6 مانگ معاشی پێشمەرگەی نەکبەتیان نەدەدایان گوت دەڕاو دەبابەی دەبابەمان لە ئوکرانیا کڕێ هیچ شتیار نەبوو هیچ دیار نەبوو 6 مانگ موچەی ئەو چەکدارانەی خۆیان نەدەدا ئەوە بەناوبانگە دەتوانن بپرسن لە خۆتان ئیتر 17 تەمووزم بەخۆم یانی چەند جاریت کە هەم لەوەی کە چین بابەتەکەم نووسی بوو چەند 10 ساڵ لەبەوە بەر لەسەر سوێکی ئاپچ بووە بەخۆم شەوان ماڵمان نزیک لە گەڕەکی نەورۆز بوو کات جێمان لێ دەبوو جێمانە زنجیری دەبابە دەبوو لە وەختی شەودا داهات هجووم داهات کۆدەمی چۆلەوانیش بووان داوە زایدەن شەو باوایەتی بە هێمنی دەنگ زۆر دەڕوە زیڕەی زنجیر و ئەوە بە ئاشکرا جێمان لێ دەبوو ئەمە لە سەربانی شەڕەکان بەوە بوو پارتی تەنجی پێڵچێندرا بچێتی لەگە ئێران تەنسیق کرد ئەو کات ئەو خەبەرانە زۆر بڵاو دەبەوە دەیانگوت جەلات تاڵەبانی گوتی بەردەکەم هەرگرتی یان بە تەپی سەرچی خۆمی دادەمیان بە تەپی سەرچی مەسعودی و فعلان بە تەپی سەرچی خۆی و هەموو کوردی دادا لەگەر ئێران بە ئاشکرا تەنسیقی کرد ئێرانی هینا سەر پازدار خیانەتەکی گەورە بوو هێنا سەر پازارێک 2000 چەکدار بەس جدی چی کرد یانیان دەشت تێ بە ئەمانەتەوە هەمومان ئەم بۆ خۆمن چوم لەگەر ئەو ئاوارانەی کوردی ڕۆژهەڵات بەشدار بووم کە هێنانە عەنکاوە
لە عنکاوەی ئەمە لەگەر ئەم ناو کات کارمەند بووم لە تەلەڤیزیۆنی ئازادی و کەسێکی سەربەخۆ 22 کەس بووین بڕاوکە 17مان سەربەخۆ بووین. پێنجیان حزبی بوو ئەو شتێکی جوان بوو لە حزبی شوین دۆکرا خەڵکی سەربەخۆش بووین لە تەلەڤیزیۆنەکەی ئەوانی سوودیان لە تاقەی ئێمە ماناوەرەگرت. بەهەرحاڵ چون دوو جار من چووم لە ماوەی چەند سەعاتێکدا جارێک لەگەڵ کاک هادی محمود بەفروشتمان لۆ بردنەوە سکرتێریە حزبی شوین. هاوینەشی زۆر گەرم بود ئاخری زەمان بوو بڕوا بکەن یعنی ئەو بە هەزاران ژن و منداڵ لە مەکتەبەک لەو گۆڕی فرێدرا بوون منداڵە گریا ژن ناڕێک بوون جێ نەبوو گەرم یعنی ئینسان ئەوە دەبوو چاوی پێ دەکەم. من ڤیدیۆشم هەبوو بەداخەوە تا چەند ساڵ لەمە بەرفەوتە ئەو ڤیدیۆشم مابوو کە لە دیدارم لەگەر چەندین کەسی دیموکرات کرد. ئەو کوردانی ڕۆژهەڵات لەوێندەر کارە ساتەکە خیانەتەش بوو بەڵام یەک پۆزەتیڤە بوو یەکێتی پێشترێ ئاگاداری دیموکراتی کردبەوە بڕۆن ئێران دێتە سەرتا. هێزەکی زۆری ئێران هات بە شەو هات بە چوار قوڕنا و وابزان ڕانیە و لەوێندەر هات بوو هەندە تۆپیان بە کۆیەوە نا کەسی لێ نەبوو. فؤاد معسووم یعنی ئەو دەمی باسیەکان فؤاد معسووم هاتیە چۆ پێی گوتی کاکە بڕۆن پاسی خەشی وامان کردی و بڕۆن. ئەزدایان گوت هاوڕێیان هاشم ڕەفسەنجانی ئەو دەمی باڵا دەست بوو لە ئێرە نازانم چ دەگوت ئەو تاڵەوانە زۆر قەحپەی سیاسیە ئەوە مەشهورە بڕۆن بپرسن گوتی لەولایە بەمەی گوتیە وەرە لە دیموکراتدا لەولایە چۆلی کردیە یعنی لەسەر بەس بەهەرحاڵ ئێران لە پای ئەو خزمەتەی هەر لە ڕووی معنەوی و خیانەتەی تۆپبارانی سەر سنوورەکانی کرد وەکو حاجی عومەرانە ئەوە گورزەشی زۆر گەورەیان لە پارتیدا بیرمە پارتی لە ئێزگە و تەلەڤیزیۆنەکانی ئەو کاتی کردی هەراوهۆریایە کە تۆپبارانی حکوومەتی ئێران و خەڵکێکی زۆری لە شەهید کردینە ئیتر تەنگ بە پارتی هەرچنە لەولا لە زیارەتی جەبار فەرمان گەیشتە بن سەری ڕەش لەولا لە خەتی چیای سەفین و شەقڵاوە یەکێتی هاتە پێش زۆر هاتە پێشەوە بوو لە زیارەت سەید کەریمی پاسۆ کوژرا لەوە بوو لە شەقڵاوەی وەستا فەتاح کە کاویرێکی ئاش بوو ئاڵای شۆڕش بوو بەگە پارتیکەت بوو کوژرا حەسەن نەجار کوژرا یعنی کۆمەڵێک سەرکردەی دیاری پارتی لەو شەڕانە کوژران و تەوقی مەسیف کراوە مەسیف بەرەو ئینهیار دەڕۆی بەڕاستی یعنی شەری ڕەش بەرەو ئینهیار دەڕۆی لەوەی بۆیە پارتی 2 هەفتە پێشتری هاوڕێیان بۆ زانیاریتە بەلای کەم 2 هەفتە ئەوی ئەمە زانیتم 13 و 14 بوو ناگەیشتە 15 وەفدێکی پارتی بە سەرۆکایەتی بەبرێم 2 کەس 3 بوون وازام میاندونە تاکید نیم بەڵام ئەو سەرچاوی گوتی ئازاد بەرواری فەلەکە دینکاکەی 2 کەس بوون چوونە لەگە سەدامی دانیشتنەوە و مۆسرەکەیان پێگوتیەوە کە ئێران لە پشت ئەو شتەیە و فریای پارتی نەکەون پارتی هیارەکە و دەدۆڕێ و بەرەی ئێران سەر دەکەوی ئەو دەمی وا بوو. سەدامیش مدیری مخابراتی گشتی ڕەوانی لای مەسعود بارزانی کرد بوو و چوو بوون لە ماڵی مەسعودی دانیشت بوون وایە نەپاراستنەکان چوو لە ماڵی مەسعود بارزانی دانیشتنیان کرد بوو وەزەم تاهر حەبوش بوو ناوی تاهر حەبوش جا مەسعود لە ناو خەڵک و سەرکراوتی خەزورم هاتیە کەس نێتەکردم زۆر نهێنیە تاهر حەبوش خەزوریتی بەهەرحاڵ لەناو ئەو شتانە بڕوا بکەن دەقیقە پارتیەکان دەزانم دەقیقەیانە مشکلە نییە کۆیلەکانیان بڵێ وانیە و ئەتو لە چێ ئەو زانیاریانە دەزانی کاکە وەڵی پارتی ئەوها گەندەڵ و داڕماوە یەکێتیش هەموو عیب و عارەکانیان کەتە بەردەست خەڵک هەمووی کەس لەگەڵ یان نمایە لە ناو قوڵای خۆیان ئەو زانیاریانە دەدرێتەمە تا ئەم بەس شتی سیاستە ئێستا باز دەکەم بە هیوام ئەزیەتمان نەدەن ئەزیەت چێ ینی بێتاقەتمان نەکەن دەست لە بۆ زۆر کەیسیت کە بین کە زۆر شتمان ئاگادەیە و ئەمە خەڵکەکی ئۆپۆزیسیۆنین ڕەخنەی خۆمان دەگرین بە زۆر بەڕاشکاری هاوڕێیان تاهر حەبوش و مەسعود بارزانی دیداریان کردی 2 هەفتە بەر لە سویەکی هەموو شتەکان ڕێککەوتینە پارتی وەختی خۆی زۆر حێزێکی منەزەم بوو ینی لە ڕۆژێ خستنەوەوانە هەموو هەفتەی پێنجشەمان کۆبنەوەی مەکتەب سیاسی هەبووە مانگانەش کۆبنەوەی سەرکردایەتی خۆی هەب کردیە لەوێ بڕیار دەدرێنە حزب گفتوگۆ دەکرا
تەسەورکەن ڕۆژی پێنجشەممان بوو کۆبنەوەی کردیە شەممە سوێکی ئەبووە کەس نەیزانی هافریم حزب کەس نەیزانیە بەس مەسعود ڕەنگ بینێ چیرزانیبی و فەلەکەدین کاکەی و ئازاد بەرواری ئەگەر 4-5 کەس زانی بیان بە هەر هەمووی ئەوە هەتا گوتیان مەسعود هات بە دەرێ زۆر دڵی خۆش بوو قادر جەباری گوت سەیرێ کاک مەسعود هەر پێ دەکەنی یەک گوتوی قابلە قائیدە وایە قائیدە قابلە بگریە دەبی برێ خەڵک بەرزکاتەوە ئێکورە کاکە کەس نازانی مەسعود لەولا تەنسیقی سوێکی ئاوی کردێ 2 ڕۆژ کرد ئەو خیانەتە نەتەوەیە دروست دەبیتن بڕوا بکە کەس نەیزانی بوو نە جەوهەر نامق سەرۆکی پەرلەمان نە عەلی عەبدوڵڵای سکرتێر نە دکتۆر ڕۆژ نووری شاوێسی ئەوی مرد فەرماندەی هێزی چەکداریان بوو ئەو دەمی ئەو فەرماندەی گشتی هێزی چەکدارەکان بوو کەساکانی نەبوو کۆبنەوە کرا زۆر بەسەتی کاک مەسعود هەر پێ دەکەین نەیزانی چی چاندیە وەڵا شەمووی قەوما کە قەوما هەم بڕوا بکەن پارتیەکانیش وەکو ئێمە شۆک دایگرت بوون بیرمە وتیان پاراستن بە بەرنامە هەڵمەتێکی ڕەهابی کردبوو کە دەنجی ناڕەزایەتی زۆر بەرز نەبتەوە بەڵام هەر کران دەشت یەکێک لەوانە جەوهەر نامەق سەرۆکی پەرلەمان ئیدانەی کرد زۆر بەتوندیش بەیاننامەی بڵاو کردەوە بەڵام پارتی هەر ئەو ڕۆژی هەموو بەیاننامەکانی پێ کۆ کردەوە و سوتاندی کو کتابەکەی عەبدولخاڵق معروف ئیسلامیەکان چون هەمیان خڕ کردەوە و سوتانیان پارتیش هەمان شتی کرد بەس ڕەنگی هەبی ئەو نوسخەی چکە ئەمن دێتە بیرم یعنی پەرت و ئەوە دەبوو ینی هەبوو لە بەردەستی هەندێک کەس بە هیوام یەکێک بڵاوی کاتەوە بە هیوام ئەو بەیاننامە شتێکی مێژوویە و مووقیفەکانی هەر شتە و مووقیف بەرجەوەر نامق ئەوە جەلادی هەکارە ساتی هەکاری بوو لەوەی کە بەدەستی خۆشی ئەوانە ئەو 3-4 سەرکردە سەرکردەیەکی بە RPG کوشتیان و جەوهەر نامق خاڵی نێگەتیڤی زۆر بوو کە سەلیمە سۆر بوو ماوەیەک مەشهور بێشێک لە مجریمەکانی پاراستن بووە دەڵێن و هەتا لە تۆپبارانی گەڕەکانی بنەسڵاوە لە شەڕی ناوەخۆ دەکرا ئەو جەوهەر نامقە باز لەوە دەکرا یەکێکیان دەدەستخەتی بڵاوکردوتی وەڵا تۆپبارانی کە بنەسڵاوە کرێگوتی ئەو تۆپە حیاتانە بنێرن بەردەوام بن وای بڵاو کردەوە و دوکۆمنتەکانیش لە کوردستانیە بڵاو کراوە بەڵام جەوهەر نامق ئەو هەڵوێستە مێژوویە بوو و تەحەدای پارتی کرد و لەو ڕۆژەوە کێشەی لەگە پارتی دروست بوو گەشەی کرد بۆ زانیاریتان کێشەکانی گەشەی کرد و لەگە پارتی بڕە تەشەنەی کرد تا گەشتا ئەوەی ئەو دەنگۆی ئەوانە بوو ژەهریاندایە لە ناویان برد وەکو فەلەکەدین وەکو فەرجین جوارڕەوی و وەکو جەرجیس فەتحوڵڵا هەموو مەکتەب سیاسی بوون جگە لە دەیان سەرکردەیەکە کۆبنەوەی پێنجشەمەی کە داهات کرابوو ئیتر جەوهەر نامق و عەلی عەبدوڵڵاش زۆر تووڕە بوو شەڕیان کردوەتە عەلی عەبدوڵڵا هەڵسا بۆ چوو بۆ دەرەوە سکرتێر بووم ناگەم لە هیچ نەبی بەس ئەوان کە یەک کەس قسەی نەکرد بوو یەک کەس ئەوە لەو تاریخە من ئەوە دەڵێم بەرپرسیشم لێ بڕۆم پرسن ئەگەر ڕۆژ نووری شاوێست قسەچی کردبی ئەگەر یەک بەرپرسیت کە ڕۆژ فەرماندەی هەموو هێزی چەکداری پارتی بە ئەو دەمی هەموو هێزی چەکداری بوو هەر ئەگەر سپۆرتی کاک ڕۆژ ئێستا لە ناو ڕەنگی لەگەر حۆریەکان بوێنە بە هەر حاڵ ئیترۆ ئەو ناڕەزایەتی تاکە کەسێک ئەو دووە کردیان تاقیەوە بەڵام پارتی هەر بەردەوام بوو ڕەنوتێک جگە لە ئەوەی دەبی بڵێم ینی حتا لە ڕووی تجاریش ناوتی بەغدا و سەدام لە ڕێی ئیبراهیم خەلیلەوە بە تایبەتی تەنسیقی عودەی و نێچیر دوو کەس بوون زۆرترین علاقاتی بازرگانیان هەبوو نێچیر لەو دەمی بیسنس بوو بڕوا بکەن ئەو دەمی سیاسەتی نێوتی پەیڕەو دەکرد هەر مەشهور بوون هەتا ینی هەموو لەم عێراق ئابلۆقەی ئابووری نێودەوڵەتی لەسەر بوو کەسیوان ئابلۆقیان لەو دەشکاند بازرگانیان لەگەڵ سەدام دەکرد لەگەر بنەماڵی سەدام دەکرد بە تایبەتی لەگەڵ عودەی پەیوەندیان زۆر خوڕ چەندین جار عودەی و قسەی ئەوانە هاتینە و سەی نۆ ڕۆژنامەی ڕافدێن ئەڵێ قسەی مەسعود بارزانی پێکەوە لە پەرلەمانی کوردستان دانیشتنیان کردی و هاوڕێیان لێرە شتەشکە بڵێم دەگەڕێشمەوە سەر ئەو ڕووداوانە
کە پارتی هجومی کرد هجومەکە زۆر گەورە بوو لەگە بەعس یعنی 400 دەبابە بوو با چەندین هەزار چەکداری و تۆپی نەمساوی ئەوانە بوو یعنی یەکێتیە چەند سەعاتێک مقاومەی کرد بە تایبەتی لە خەتی مووسڵ زیاتر مقاومەی کرد ئەوانکە انهیاری کرد ئیتر دوای نیوەڕۆ بڕوا بکەن کەس نەما تەقریبەن دوای نیوەڕۆ زۆربەی چۆل کرا بەس تا نیوەڕۆ هەتا قوتوق لەولا ئەولا هەبووێ بەخۆمان ناو هەولێرێ بوون گوێمان لە تەقە بوو یان خەڵکمان دەدی دەسوڕاینەوە ئەوە بوو وتر پەرلەمان داگیر کرا یەکێتی ناوی لە ناو گەراجی دەبابەکان بەڕاستی وا بوو 8 دەبابەی لێ بوو یعنی خەڵک دەیدیت کە پاسی ئای ئەسکەری و ئای سەدام و کوردستان باوا بڵێین چەند ئەو پاسانەی بەو مەنتیقەی خەتی هەموو دۆمان دیت دەبابە شتمان نەدیت تێکچوونی ئەو بوو یەکێتی ناوی لە ناو گەراجی دەبابەکان هاوڕێیان گەراجی دەبابەکان مەشهور بوو پارتی دەڵێ ئەم تەنگم پێ هەڵچێندرا لە بە هەندێکەوەم کردو هیچ علاجم نییە ئەو دەمیوای بانگەشە دەکرد هێزێک 50 مەسعود بیرمە گوتی هێزێک 50 ساڵ خەباتی کرد بیت ناکرێت لە ناو ببردرێ و بۆیە ئەمە دەست لە بۆ هەموو کەسێک دەبین کە خۆمانی قاس بکەنەوەی شێک لە گوتارەکانی بوو ئیتر بەڵام ئەم نمونەیەک بڵێم لێرە کاک دڵشاد خدر ئەندامی سەرکردایەتی حیزبی شیوعی کوردستان بوو کوردستان ئابوو نمایە ئەو بەنووسینی شەیتی ئەم بەخۆشمێک گوزار بکەم گوتی لاوەگەژسی ڕۆژنامەی تشرینی حیزبی باسی سووری کە سوێکی ئاوڕوویدا باسی کردێ وتی 1 ساڵ پێشترێ مەسعود ئەو پارتی ئەو جوابیان بۆ ئێمە نادێ ئەگەر زۆر تەنگاو بین ئێمە لەگەر بەعس تەنسیق دەکەین بەعس دێنینەوە کوردستان ینی ئەوە ڕۆژنامەی تشرین 1 ساڵ لەمەوبەر واتە مەوزوعەکە خطە بووە ئەو ڕۆژ نەبووە هەر لە خەت بوونە بۆیە ئەو قسانەی کە پارتی دەرێ هیچ چارەسەر نما تەنسیقێکە کۆم بوو وەکو گوتم لەگە بەعس بۆ پارتی دەستی لۆ هەموو شتەوە چکو کە پارتی هەولێر بۆ شەڕ دەگوت ئەلە دەبێ هەولێر چۆل بکرێ هاوڕێیان بۆ زانیاریتان هەر وەفدەک دەچوون دەگوێ یەکەم هەتا هەولێر چۆل نەکرێ ئەمە دانانیش تاالبانی وچێتی زۆر استرزازیم هەر دەیانگۆ دەوی بە دووربینی تەمەشای هەولێرێ بکەی هاتە شەوی ئەخیریش وەکو گوتم تاالبانی هاتە سەر خەت هاتە سەر تەلەڤیزیۆنی هەندە قسەی حەلەق و بەلاقی کرد و شەوەش پێ و دیار بوو نازانم نوکتەی کەرەچی هێناوە وەڵای نهاتەوە بینم بەس معلوم هەرگوتی مەسعود بارزانی هەر دەبی بە دووربینی و سەیری هەولێرێ بکانی ئوسلوبەکانی استرزازی بوون ئەز ئەو شتانە زۆر ڕووی دەدا ئەوڕێیان زۆر نوکتە بوو نوکتەشتان پێ بڵێم بڕوا بکەن ئەوە ڕاست بوو وەفد زۆر دەسوارکن هەردوو لایەن جارێک لە جارەکان ئەو مەسعودە بە وەفدەکانی گوت بڕوام پێ بکەن چکۆ حزبەکان ئەمە دەمان ناسین هەموو حزبەکان دوای ئەو فلکەی چاپ شازی خەبەری تێدا بوو نوێترین خەبەری تێدا و لە فەیسبووکی گەورەتر بوو فلکەی چاپ شوێنێک بوو نزیک ئەسواق سیروان و شێخەڵڵا لەو ئەوەکەی کن شەربەت فرۆشەکە لێ خڕدا بوون و هەموو خەڵکی سیاسی داهاتەوێنتر هەر یەکە خەبەری حزبەکەی خۆیان چی جێرێ وایە دەوا و دە و بڵاو دەبەوە وتیان مەسعود بارزانی بە وەفدەچی یەک لە حزبەکان هەڵ نازانم وت کاکە باواز لەو شەڕە بێت هەموو دەچون پێک بن و ئاش بن و لەما بەینی ئەو حزبانە بوون کاکە بڕۆن ئەمن و جەلال دەچینە گۆڕەپانەشی مسارعەی دەکەین زۆر ئەمبازی چێ بردیەوە با لە بۆی بی بڕوام پێ بکە ئەوە ئاستی بیکردنەوە بوو هەزارێک شەر بۆ بیرهێنانەوە جەرا تاالبانی تووڕە بوو لە هەندێک ژنانی شوعی بچوونەکنی دۆشاوی تێکە کرد هەستا لە کۆبوونەوە دۆشاوی تێکە کردەوە هەلۆ بیرەوەری بۆ دەنگدانەوەشی زۆری کرد قسەکە ژنەکانە سزازیان کرد بەس ئەویش تووڕە بوو هیچ ئاگای لە خۆنم هەموو قسەکی کرد هەستاش لە کۆبوونەوەکەی بە تووڕەی ئێستا ئەو مەلا بەختیارەشی لەگەر بوو کڵاو پەرلەمانتار بوو کەچی لە بەرەکانی جەنگ بوو ئەوە بە بیرهێنانەوەی هاوڕێیان کەسیێکی ئابڕوودا هاوڕێیان پارتی هاتەوە ناو هەولێر بەڕاستی قەتل یعنی سەعاتی یەکەم کۆمەڵکوژی زۆر کردیان دیر نەبوو هەمیان کوشتیان خەڵکێکی گەلێک زۆریان کوشت یەکێتی بەس دوای ئەوەی پارتی هێور بووە تاڵانی زیاتر بوو تاڵانیشی گەلەگەلەگەلەگەلێک زۆر بوو ئەنی لە سنوور بەدەر بڕوا ناکەم هیچ سەردەمەک ئەوەندا نەکەر ماڵەیەکی دەکات هەموو ئەو ماڵانەی کە دەکەتە بەرێ ئەو هێزەی پارتی وەکو دێوەزمە بوو بە ناو کەتب بەڕادەیەک مەسعود بارزانی بەخۆی ڕۆژی سێم بوو وەزیر بارزانی کردە مەسئولی
مەسئولی ئەمنی هەموو هەولێرە بوو وەزیر بارزانانی ئەو ئێستا بوویتە خاوەن پێداویستی تایبەت کە لە نزیک دیبەگە تیارەی ئەمریکی لێیاندا بوو لەبەرەوەی تەجاوزی کرد بە هەموو عەقڵی خۆی بڕاو بکەن ئەوی دەڵێن بە غەڵەت و غەڵەت نەبووە ئەمریشەکان پێیان گوت بوو مەڕۆ زیاتر ئەوی هەر ڕۆیشتی بووە لاوچی ئەوەی لێیاندا بەخۆیان باش دەزانن وەزیر بارزانانی تەجاوزی کردبوو لە ئەوامری ئەمریکی ئەگەر ئەمریشەکان قەت غەڵەت ناکەن ها لە لێدان بۆ زانیاری تیارەی ئەمریکی لە پنتاگۆنەوە پێیان دەگوترێ لە خەت دەبن لەگەریان کە لێ دەدەن لێیاندا ئیتر ئەوە بووە مەسئولی ئەمنی لە 2003 لە وەزیری درا بۆ زانیارێت بە هەر حاڵ 96 مەسعود کردیە کولفی کول وەلا ئەوەی بوو بەناو کۆت ئیتر سەکرەیاندانا و تاڵانیان ڕادەگرت سیارەی هەموو حزبەکان ماڵ فەزاعەتەکە لەوە نەبوو ینی هاوڕێیان هەر ماڵێک بکەتنە حەزیانێ بە هیچ حکوومەت نەمابوو هیچ حکوومەت نەمابوو پارتیەکان بە تێنوێتی زۆرە بەناو خەڵک کەتبوون بەس وەکو گوتم بە ویژدان بڵێن هەنەش ماڵی ئەوە وەزی کە کۆنتترۆلی یانە ڕێی نەدەدا بەڵام خەڵکەشی زۆر یەکێتیان کوشت لە ڕۆژی یەکەم دایەوە لێبوردنەشی کشتیان دەکرد زۆر لەو کادیر و ئەندام مەڵبەندەکانی ملچێتی کارژێر مەڵبەندەکان تەسلیم بوونەوە لە تەلەڤیزۆنش پیشانیدان فشار مەکەن هەندێکیان باشمان لە بیرە مەجموعەیەکیان هاتنە تەلەڤیزۆنیش پارتی داوەتی ئەوەی کردن تا ئەنەوەیەتی سەیرانبەند بوو سەیرانبەند لەوێندەر هیچ خەڵکێکی خەڵک خۆڕاگر بوو بەڵام خەڵکەتیشان یاری کرد و تەسلیمی پارتی بەوە لە کارژێر مەڵبەند و مەسئولیان زۆر تێدا بوو چەندین ئەوانە هەندێک شتکە بڵێم هاڕیان لەسەر خەڵکەکی زۆری چەکداری یەکێتی بەجیمان لە ناو شارەکان من بۆ خۆم سێ ناوم لایە بەس قسە لە 100 کادیری سەربازی یەکێتی دەکرێت کە لەسەرش کە بەشێکیان من ئاگام لێبوون 30 چلەک زیاتر بوون چبوونە ماڵی شێمەی هاڕوونی لە مەلا ئۆمەری و شێمەی هاڕوون شتێکن مەسعود بارزانی من ئەوەم لە نزیکەوە ئاگا لێبوو لەسەر شەڕەفی خۆی بە شەڕەفم بە گۆڕی بارزانی لێبوردنیان لۆ دەکەن ئەو ناکەن چکویەک هەندێکیان خزماری شێمەی هاڕوونی بۆکوی سوڤایرکەوان شێمەی هاڕوونیش تەسلیمی کرد ئەوە شێمە وای باس کردی خۆچکو ئەگەر نامە نازانین مەسعود چی گۆتیە توی کاک مەسعود سوێندی بە گۆڕی بارزانی خواردیە بەس هەندێک ئیجراعاتی بەسیط دەکرێت و بەریاندا لەو ڕۆژەوە شوم بزرن تا سێ ناو بەس لای من هەیە من دڵنیام زۆر زیاترە ئەو گوتمێکێتی خۆی دەڵێ 7500 کەسم لیل بووە بەڵام زۆربەی ئەوگەنی ئەوە نەبوو هەر 150 کەسێکیان شوێن بزر کرایە لە پارتی دیارە هەیە بێ ئەو بوو چەندین کادیری سەربازی دیار وەکو عاشمری هاز و ئەو تاریقەکە بوو لە تۆپخانە بوو قورشید بوو نازانم یعنی زۆر بوون ئیتر شازی کەوادیرە سەربازەکانی یەکێتی لە هەولێرە زۆربەی هەر زۆریان بەجیمان و لە ناوبرترە ئەوەش گوزەژی گەورە بوو ئەم لۆ یەکێتی هەم لە هەولێری هەرچەندە لە شەڕی ناوخواوڕیاندەی بڵێ 2 ساڵی ڕەبەق پارتی یەکێتی بە تایبەتی سوپای دوو هێزەکانی هەولێری یەکێتی تەفرچنا یەکتریان کرد بە هەزاران کوڕە هەولێری کوژادن یەکێتی هەولێری پارتیەکانی دەربەدەر دەکرد ماڵی تاڵان دەکردن ئەزیەتی زۆری دەدان یعنی یەکێتیش زۆر فاشیانە تەسەڕفی لەگە پارتیەکان دەکرد پارتیش لە منتقەی خۆی یعنی ئەوەی داعش نەیکرد ئەوان کردیان نەدیل هەبووە من نامەوێت ئێستا لێرە بچمە سەر شەڕی ناوخۆ بەس ئەوەی داعش نەیکرد بڕوان پێ بکە ئەوان کردیان وەڵڵا ژن لە دوای سویەکی ئابوو ئەوانە گەردەلوولی تۆڵا یعنی کرای و بردرای و کرایەوە بڕوان پێ بکەن دەزرێژی سکسید میت یعنی ئەوەی شەڕی ناوخۆیە من قسەی من نییە هەندە زۆر لەسەرەوە بکەم زیاتر مەفهومەکەوە بڕوان پێ بکەن یعنی مەید نەدەدراوە دیل نەبوو ئەگەر خۆ وجدانی مەسئولەکی قسەک ئەوە بی ئەگەنە هەمویان دەکوشت هەر لەوێن دەرێ یعنی من ئەو چیرۆکەم قەت لە بیر ناچێت چوومە ڕێزاخۆ لە دوای 97 چەکدارێکی پارتی لە کۆستەر لەگەر ماسوار بوو جارێک چەند چەکدارش لە ڕێ یەک باز شەڕێ من بۆتم لۆ دەکەن یعنی تحریزی خەڵکمان دە بە هەموو یەک شەڕ خراپە وایە و تاڕێ من تا شەڕی ناوخۆشم نێت نەمزانی شەڕ چەند خەتەرە شەڕ زۆر خەتەرە قەت دائمماکەن ئەمە مازانی شەڕ لایەک لە ناودا چی ئەو شتانە هەمووی لەوەتی کورتەیە شەڕ دەکرێ و کەسی شتە ناو نەچوە بۆی قەت پشتگیری شەڕ مەکەن شەڕ کارەساتە لە هەموو ڕوویەکەوە ئەو چەکدارەی پارتی ئەو هاتە بنجێم کورەوتی وەڵڵا بڕوا قەت لەبیر ئەو هاتە بنجێم
وتي لنا الشر باب كوريكتريان كشتيا يعني دوت الشر دوي او تشون سترم بابك تشوت سرميتي كراكي ليشتي يعني او هابو او هكا على سعد برحال بارزاني وانا همون لسا شرفي وغوري بارزاني او هموش شو مزرون هموش دالين كش كس ميتي ندريتو ميتي شان ندري او زيجي ناو خويا لاني كرت او يشك لو شتانا بو كبارتي يعني ببرنامج ودو حفته بيشتر ومسعود كس اقاي لينا بوا كأو تنسيقي لقى حزبي بعث رجيمي بعث كل أودمي رجيم بو كيستاش أو نبو خلق لارقي بارتي وشتي ما تعوسناي صدام كزور غلط ده كان هاور يعني إما تزيدي صدام يعني جرت دسراي صدام زور فاشي برواب كان أجر بس الشر ناخو بارتي وشتي وابن كاكش من أنفال وشي ماي كرت ناكرش صدام شجم كري راس الأمر إداري وقانوني أو تربو وان كده سكزنا يري باسي او بكات برواب كان دجي صدامي قصبكي هزار كاس اللي تقيد دفتو هل رقي بارتي وشتي كو اسلوب خراب عندك كسادي جورا لنا جورا يعني ديار ماكو كريم ميردي دل باك هر اودمي بعض رو ذكر الزمان عم بريت كو لو انا بقوتيد دا بوزانياري تا اخر لحظه بياني كي او التلفزيون شحبوا لسقالاتي كريم عثمان اشتروا تعاري تحريزي دا قلت يعني هبيشتريش او يقلو انا بو سان كسك ابونا بيجري بارتي وشتي وترقو تاريخ الشان ليرا نكتيش شتيش كم بيدتو بيجري الشان ابو لقائي لقى مام عزيكت مام عزهر شي ابو مام عزا بعض اكر كقوتي لشستكان ام جاش بو قوتي عشرة شنو كابرا قوتي ناس جاش بو جاش ايش بيبينم كابرا بخوي داري اما چی کادیم چه راگرنه چی پارتیه بزرگ خوش باور يعني لقائي لقى قبات طالباني قلت كاكا عمل فيتر بن قلت راسني قلت كاكا بخومة دريم راب فيتر يشي مشتري ازاد برحال كريم عثمان زور كس كان هر اودمي باراسنا دكو ملك خلق بو من نامي همش ورده كاريا كان بزوكو بيرا وريه دجار نوع دبر امل ناور داو كان قسكاني امش بششي ما كنت دير كامن بامانته ضلين بامانته دور لقين دور لسواتي وكنتم هات يتبناو هوليريك تاور يعني يقلوشتان كامن دمي بلم بلك كوتاي براستي زور كار صادبو پیکرکان لناو هولیر تفرتو ناکران لناو بردران بتابتی پیکری ما شهیدی نمر عبدالخالق معروف كلا ناو هولي ميديا داندرابو لا شيء هولي ميديا هولي شيء زور قرمو قر وقت خوي هولير شاري روشنبيري او لس شر ناو خوصي يشي ابكت تا استاش خوي بي نجي رايتو بس هولي ميديا رسمه شي قبربو لا شي عبدالخالق الشهيد عبد الخالق معروف ولاد الشهيد زمار شيني حزبي زحمة شاشان بو كبري وخالد صار شيني كمعوق لموبر كرسي دعائي كرت بداخوا يعني زور وانا سيمبولن لولا شهيد موسى عنتر بيكرشي قوري برديان لبران بربارقاي محلي حزبي الشيوعي لسدو الريانة كيدو كرت كل لولاي ميديا بو لولاي اوبو تعتقد كرت يعني ببردة شي يروح بالاني باكيكو ميزوبوتاميا انا درست يعني شهيد موسى انتر اخذ صرابتي بابا بيشتي شيء عبد بتجوار يعني زميل رنسبار غورباني سردا سعي سوفياش انا قصك هو دبي بلام كاتش من يعني مثلا عبد الخالق معروف بخون زور بيتك براسي اورجك او خبري عندما كتيك ترى يعني لبر عبد الخالق معروف سيمبولي هولي كان هاوري عندما دميل سوجر يعني بارتي هات كوماك سيمبولي درس كديا بعد زور من غورباني فرانسو حريري وجسري اكرم منتكو باخسي سامي عبد الرحمن هولي امام سعد انا اخر باشا يك دبت السيمبول دبيور يعني جواني شي قوري لو شاري بزيهشت بيقول لرو دعوه شي ميجي باش فرنسا حريري باش دار بلا قتلوا عمكاني كلا برام بخلشي هوليري داك قولتني سركوتي لسا خلشي هوليري كده زو هلا ساهن هندي او نكتشف فرنسوش تعمل ما فرنسا زور ده هسه تلفزيوني منافس سعدي بيرم زي بون والله ما كتير عنده دعوه سامي فرنسا
ئەوە سعدی پیرە ئەو سێ ئەگەر خۆشکەری شەڕ بوون هەموو شەوان دەهاتن ئەگەر هەمووش نەبووە دو سێ شەوجارێک داهاتن قسەیان دەکرد فرانسۆ دەگوت ئەمە یەکەم جارە حکوومەتی عێراقمان کردە جاشی خۆمان ئەو فەلسەفەی هەبوو دەگوت پارەمان دایت حکوومەتی عێراق بە کرێمان گرتی ویان ئیدعا دەکرد دەیانگوت یەکەم جارە کورد توانیتی حکوومەتی عێراق بکاتە جاش بۆ زانیاریتان ئەوە فەلسەفەی بوو بەرحاڵ بێمەوە سەر ئەو سیمبول يعني ئەگە پەیکەریش نەبێت من لێرەڕا مەسەڵەن ماندێلا نەهرۆیەوە نیە گیڤارایە لە دنیا سیمبولە لە دڵ دەرووندا خۆش دەوێت لەگە بەعسکردنی لەبەرەوەی جوانێکی گەورەیان لە مێژوو تۆمار کردیان ئەوە تا هاوڕێیان ئەوە بنمونە لە کوردستان ئاسۆی دەلاکە لە دهۆک مەسەڵەن ڕەئوف کاملە نەزیرە ویدادا گەرشەی کاوەیە سەردەشتە یعنی لەنە پارتیە کۆنەکان بەرمونە حەمید کاوانی بازیان دەکرد کە ئەوە ینی پارتیە کاکە سیمبولە سیمبولی شارە چیە سیمبولی لەو سەردەمی ئەو حەرەکەیە هەبووە ئەوانە لە دڵ و دەروون دەچەسپێ پەیکەری لا دەیلا نادەی فشەیە لە نەخۆشەویستم ڕەمزی نافع لە هەولێرێ بەرمونە ئەو کەسە بوو تاقتەنە لەگە نازیەکان تەنسیق کردبوو بە هەوڵی لە چیلەکان کە دەوڵەتێک لەو کورد دروست بکاتن بەس پەیکەرەکانی لادان بە تایبەتی عەبدولخاڵق و موسا عەنتەری زۆر ینی لە بیرمان ناچی بەڕاستی کۆمەڵێک سیمبولی دروستکراو کە کەس ناتوانانی ینی لە دوای ڕوخانی پارتی وەکو هەموو سیمبولەکانی بەعس هەموو دەڕوا هاوڕێیان قسەی کۆتاییش ئەگە هیچم لە بیر نەچوویت ئەوە بڵێم هەندێک نوکتە قسەی خۆش ئەرهاب گەلێک زۆر بوو گەلێک زۆر بوو بە تایبەتی دوای ئەو یەکێتی بە گەردەلوولی تۆڵە هاتەوە بووە کارە ساتەشی زۆر گەورە ڕۆژانە خەڵک دەگیرا و وەکو گوتم یەکێتی دەڵێ 7500 ئەوە سەرژمێری خۆیانە 7500 کەسیان لە دوای سیویەش ئابۆ گیرایەت و ڕێزیکە شارەکە ئەز دەسزنی ئاکرێ و سەری ڕەش و ئەو چیرۆکانە دیارە یەکێتیش کردی بای خۆی بەس ئەمە لە هەولێرێ ئەزانین یەکێتی لە هەولێرێ هەتا پارتی نەهات بۆ زۆر ئەزێتی هەوادارانی پارتی تاڵاکردن و دزی و عەسابە بوون و ئیهانەکردنیان بۆ پارتی شەماشەوە لە دەڤەری لە پشت کەس نەزانەوە دەبێ بڵێن لە پشت کەس نەزانەوە ئەجە زۆر خەڵکی یەکتریان ئەزیەت دەدا یەکێک لەو نوکتە خۆشانیان دەشتی خۆش ڕوویدا بوو داوی دێتەوە بیرم چکە ئەوەش نوکتەش بەشەکە لە بیرەوەری بەشەکە لە ئەوە جێڕانەوەی مێژووی مامۆستایەکی ئافرەت لە نزیکەوە دەیناسم ئەترسا دەرسی کوردی هەیە مام زۆراب ئەوها خەڵک لە وشەی مام دەترسە لە بەجەلال تاڵەبانی بڕوا بکە لە ناو دەرسەکەی شەرع کردبووت بی کاک زۆراب بڕوان پێ بکەن یەک لەو شتانەی خۆشی تر ئاوڕێیان هەفتەی یەکەمی دووەم و هەتا پارتی توندی نەکرد بەڕاستی تا گەردەلوولی تۆ لە مانجیدا تقریبا خەڵک زۆر نقاشی دەکرد تا ئەنچ کۆچڕە و ئەمن لە کۆچڕە و بەجیمام سیوێکی ئاب خەڵک فێرە ئازادیەک بوو یعنی نەیدەتوانی و پارتیش بدایەت زۆر تون نەبوو دوای هەر هەفتە یەکەم تون بوو کە وەکو گوتم بارەگایەکی زۆری هەموو حزبەکانیان تاڵان دەکرد یەک خاڵی گرنگ کە هاوڕێیان دەبی لێرە باس بکەم لەوای لێبوردن دەکەم قسەک بە پچڕ بوو باش ببیرم هاتەوە اتفاقی بەعس لەگەر پارتی ئەوە بوو ئۆپۆزیسیۆنی عێراقیان لۆ لەناو بە ئۆپۆزیسیۆنی عێراقیان لۆ لەناو بە فعلا پارتی ئەو خیانەتە گەورەی کرد ANC هەبوو لە کوردستان ئۆپۆزیسیۆنی عێراقی بوو هەمووانی تەسلیم کرد پارتی بە سەدانن تورکمان و ANC بەعس ئەوانەی هەموو کرد و کوشتنی بوو لە بارانی کردن تورکمانەکانی ساڵانە بەرەی تورکمانی یادیان دەکاتەوە یعنی خیانەتەکی گەورە بوو لەگە بەرەی تورکمانیش ئەگەر لەگەر هەندێک لە بەعسێک ئەوە کامی بە سەدانیان لە پڕێ کەتنە سەریان گرتیان و ئەمن لە کادیری دیاری پاراستنوتی لە گوێڕ و بە هەلیکۆپتەری لە هەندێکیان لە گوێڕ و کانێ قرژاڵە و ئەوانە فرەدایتە خوارەوە بۆ زانیاریتەن ئەو خاڵی زۆر گرنگ بدەوە باس بکەم هاوکات ئەمریکیەکان لە پشت خەستەخانەی سەید
کەریمی مەسیف بارگایان هەبوونەوە کەسیان هەوازان CIA بوون کو ئێستا ئەفغانستان تێیدە تەقێن و هەردێن و شۆش دەبن بڕوا بکە ئاوا هەڵاتن لە پڕێک بوو بەرەو زاخۆ دەڕۆشتن هەرچی متەرجم بوو هەرچی لەگە ئەمریکیەکان و ڕێکخراوە بیانیەکان بوو هەمووی بەرەو زاخۆی دنیا خراببوو لەوێن دەرچوونە بنکەی ئەنجەلیک بوو لە بنکەی ئەنجەلیک بەرەو جەزیرەی گوام ڕۆیشتن بەرەو جەزیرەی گوام ڕۆژ پەرت بوون کوێستا دەرن 20,000 ئەفغانی ئەو کاتی چەندین هەزارزان 5-6,000 کورد کەتنا خێر و بەرەکەت بلویان چوونە ئەمریکای و هەموو ئێستا استقراریان کرد ئەمە زۆریانم دەدیتەوە لە سووریای دەهاتنەوە بەلای مەدا پێپەڕین نەوەتنۆکە لێن دەربووم ئیتر ئەمریکیەکان هەر کو ئێستا بە پڕەپڕ پێراگەشت نەزارە گەورەترین شتی قێزەوەنیش ئەمریکیەکان هیچ قسەیان نەگە لە سویچ بۆ زانین ئەو گوتارەی من یەکشت بڵێم ئەو گوتارەی دەڵێن کە کلنتۆن بازە سویچی ئابی کرێتی پاسان بڕوا بکەن هیچ بەڵگە نییە هەر دروستکراویەکێکی با یەکێک ئەو بەڵگەیە بینی گوتار دەخۆ کەسێکی کلنتۆن کە گوتارەشی وابدە دەکەیتە ناو هەموو میدیای بەس ئەمریکا ئیدانەی کرد و ئەوەی کرد و ئاگاداریش بوو وعدیشان بێچەتیدا بوو کە ئەگەر ئەوە بی بیان پارێزن بەسپای ئەوەیان پارێزن فشەکە دەرچوون ئەوزا کە سەدام سێم ڕۆژ هەر لە کوێت گوتیان دەبی لە هەولێرە بکشێتەوە کشاوە بەڕاستی سەدام هەفتەی هەردوو سێ ڕۆ بەس دەوائری ئەمنی مابوو هەندە دەوائری ئەمن ئۆپۆزیسیۆنی عێراقی تورکمانەکانی هەموو بەرقەتل و عام کرد لەگەر ئەوەی بەش کلنتۆن هەندە ساروغی بۆنا هەندێک ئایان گوت لە عەرعەریدایە پڕوا بکە هەر بەس شکلی بڵێ ئاها ئەمریکاش دەچی کرد هەندێک شتیان گوت لە بەغدایە لە فندقەچیدایە شتی ئەوەی تێدا بەس گرنگ لە شوێنی حەساسیان نەدا و ئەمریکاش پێی خۆش بوو و ئەو گورزە بەیەکێتی کرد لەبەرەوەی ئێرانی هینا بوو ئێرانی هیناویچێتی تەنسیقەشی باشە بوو ئەجا پێشترە شاوڕێیان بۆ زانیارێتی ئەوەش نوکتەیەکە هیچ کابراجینا ناویان ناومان لێنا خەڵک ناوێنە ئاغای مەتەڕی هیچ کە بوو وەڵا هات سەگ بابەی کردیە باو باران ناوێنە ئاغای مەتەری شار بە شار دەیگەڕاند هەموو خەڵکی کۆ دەکردەوە لەبووی ئاغای مەتەڕی بە ئەوەش بەبیر بینەوە بەبیر ماتەوە هاوڕێیان دوایانشی یەک نوکتەی کۆتایی باز دەکەم لەسەرەوەی ئەو بەڕاستی ڕوویدایە هاوڕێیان یعنی نوکتە نییە یعنی شت زۆر ڕوو دەدا ئەمان هەندێشتم دیت ئێستا بنمونە وەڵی ڕۆژێک لەکن کۆشکەکەی شوانداودی بووین کۆشکەشە بوو نزیک بارەگای کوردستانی نوێ و بەنزی خانە و دایرەی کارەبای نازانم ئێستا چێچکۆم 10 ساڵ 9 ساڵە نەچینەوە هەفتە یەکەم کۆبووینەوە نووسەرێکی لێ بوو نامێنایی بدەم بەدێ دەستی پێ دەکرد هاتەوێن دەر فرانسۆ و داوای کرد لە هەموو نووسەر و ئەدیبانی هەولێرێ بچینەوێن دەر تەوزعی سویەکی ئابیان لەو خەڵک دەکرد ئەمن ڕێی مامەوتم نەچین ئەوی دەستی قسە بکە بەس مەچون بایکۆت بکەن باشترە ینی بچووتریش نەدەوێران شت بکەین هاوڕێیان کەس نەرێ هەڵبێست کورە براوە شوم بزریان دەکردی ئەنی لەوە نەبوو دەبابەی بینی و بەعز لە ناو شار بوو هەر شۆک دایگرتبوو ماچین تاو ناچینەوە هەندێک چوون بارعاڵ یەک لەوانە سڵاح شوانە بوو بە ئەوەش باز بکەم لەسەر ئەوەی سڵاح شوان هەسا بۆواندا قسەی کردبوو فرانسە زۆر بێ ئەدەبە گوت سڵاح لۆ بەعس بە پارەت نووسی لۆشێتی بە پارەت نووسی هیچ خەمت نەبی ئەمەش پارەت بڕوا بکە ئەوای پێگوت ئەزا ئەو کابرایە نووسەر بوو خۆی پێ نووسەر بوو ئاورێن وتم مەچون کاکە ئەی بە سیوێکی ئابە و بایکۆت بکەن ناچی خۆ قابلە لە ماڵی دەما خەڵک دەگرن سیچلەکە بچوون بۆ زانیارێت کورە گوتی دەواز بێنە چادەسیێنە ڕۆژکم 300-400 دینارمان دەدەنێ بڕوا بکە ئەوە موخی زۆربەی ڕۆژنامە نووس و نووسەرانی کوردە نەک ئێستا لە کۆنیش بەشی زۆریان هاوڕێیان دوای نوکتە وەکو گوتم ئەوە بوو ئەوە بەڕاستی ڕوویدا برادەرێک ڕۆژنامە نووسە لە کوردستانی نوێ هەر ئەو دەمی لە نوکتە لۆ ژێڕاینەوە کورکاکسم کۆ عەبدولکەریم باوا بڵێن وتی ئەم بۆ خۆم لەوێن دەربووم لەوێ بووە ئەوەی بە من گوت ئەگەنا ئەوە دەتوان لی تاکیدکەنەوە وتی لەناو پاس بوون دانیشت بوون ئیتر ئەو نقاشە زۆر گەرم دەبوو ئەگەر دەبابە نەهات پایە پارتی دەرەقەتی یەکێتی نەدەهات ئەجە بۆ زانیاریتان هاوڕێیان پارتیەکان هەبوو سۆند و تەلاقی دەخوا دەگوت دەبابەمان نەهاتیە
بقى يعني أو قلق زور بوها بتعبت جماعة أيلولي كان أم بخون صار بري عشائري خات يقول دبابة نهات يعني صار صد دبابة شو يعني مش شوكي هل هو البحث الصامت لبرنجي ما دخين درا وجيش العراق ودبابة تقول دبابة نهات أو نقاشنا أو باسك لباسك كان هي سيتسل كسر رزبون زور قرمو قربو دو بياو بتمن گفتگوی عن کرد. خالق گفتم یچتی کانش قصه کرد. خالق هاوسوز بوده گری یچتی آدم یچتی روحیه داشتی دستیه چه. اگه دبابه نهات با پارتی بینه دجیرا و گفتگو پارتی کش گفت که دبابه چه عیبی چه شرم نکن در این دبابه نه ولی یچتی تکش که گنزش خینگرم زور یچتی دیار پیداسی زور خینی گرم دبیتن تور دبی زور فول دبیتن. دريت الساقي كاكا دابازين هي بل لو دابازي لسدو قالدر ما هي او كان في خالي بارتي تزاين وتو دبابد نادر تلو لكن نجشنا وهينيش نكت وخرات راب كان هاوران هريستم نص سويتش اب هندي لوش تان بيبلم كارا ساتو شي زور غوربو اما دالين بهيوان او بس والله استجش ترشمشت بوزان یاریشتان یعنی قصه دیو در راه پارتی امن بخوام او هالمتر سیچ آبکرا بخوام دزانی او پارتی هیچ ترجارش که خیانت نکرد از هنی هالمتر چیه سکره دولی ناوخو یچی بوز دخامتی خوی هالمتر چی زور گوری کرد لسری و خلق استنکار چی زوری کرد لا يعني ندورا يدانا بك الله وانا بالنسبة بلام دوام دزاني قد زارش كبارتي دسلو نابا بالرواب كنش حد معنيش بيتشو بتساوي خوم تسوي مرزاخو من إيش تزارت مذكرت لأنه تحفنا توجد معنيش بين الدرير دبابي ترشيم ديان ديت أو دكتور روجو زي ما علي لقال يامبر لسري لما قنديتي أو زارة جيش ترشيم ناصر يشتيو بك يعني لقى الشركة يعني أما ضلين كيو دارين بس بيت نورمال يعني حرب أو نابين زدوري دمري أو نابين أو هم بأسياد كاكا تبير كوجولا كيك بتسينازي كان باطن لأنهم مالك أخوي هتلر وجوبلز أو أنا بحبين توا كارسات كاتش خوش أوريان دنيا كريس بهيوان كس سويتش أب نبين توا